بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بۆ قسە و باسکردن لە تەوەرێکی تری پەیوەست بە گەشەی ئابووری بەتایبەت فۆکەس دەکەینە سەر ئابووری هەرێمی کوردستان و ئەو ڕۆڵانەی کە کەرتە جیاوازەکان لە مەجای ئابووریدا ڕۆڵیان دەبێت لەوەی کە کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان ببوژێنێتەوە. یەکێک لەو مەجالانش ڕۆڵی پێشەنگا نێودەوڵەتیەکانە لە گەشەی ئابووریدا. بێگومان لە هەرێمی کوردستان زۆربەی کات لە دوو پارێزگای هەرێمی کوردستان کە پارێزگای هەولێر هەروە پارێزگای سێمانی پێشەنگای نێودەوڵەتی ساڵانە لێ دەکرێتەوە بە جیاوازی بوارەکان. زۆرێک لە وڵاتانی دەرەوە دەیانەوێت کەرەستە و ئەو شمەکانەی خۆیان کە پسپۆڕیان تێدا هەیە عەرزیەکەن لە هەمان کاتدا کۆمپانیا نێوخۆیەکانی هەرێمی کوردستانیش شمەک و کاڵای خۆیان پیشان کۆمپانیا نێودەوڵەتیەکان دەدەن. لێرەدا جوڵەیەکی بازرگانی و ئابووری دروست دەبێت. بەڵام ئێمە ئەمانەوێت قسە لەو مەجالە بکەین ئایا ئەم جوڵە ئابووریە وە سوودەکانی و چەندێکیش حکوومەت توانیوێتی لە ڕێگەی ئەم پێشەنگا نێودەوڵەتی و جوڵەیەکی ئابووری سەرتاسەری لە هەرێمی کوردستان لە زۆربەی بوارەکاندا بخاتە گەڕ. من هیچی تر کات بە پێشەکێکەکەمەوە ناکوشم لەگەڵ بەڕێز وەسفی خەلیل ڕاوێژکار لە ژووری بازرگانی سێمانی گفتوگۆی زیاتر لەم بوارە دەکەین. کاک وەسفی سپاس بۆ ئامادەبوونی. سپاس بۆ ئێوە. کاک وەسفی ئەمەوێت بزانم کە خودی پێشەنگای نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی ڕۆڵی ئەبێت لەوەی کە بازرگانی نێو هەرێمێک وەکو هەرێمی کوردستان جوڵە تێبخات. سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە چەند جومگەیەک هەیە لە ئابووریە، ینی یەکێک لە چەند با بڵێن سنتەرێکی گرنگ هەیە کە ڕۆڵی خۆی ئەبینێ لە بژانەوەی ئابووری هەموو وڵاتێک. دیارە ژووری بازرگانیش ڕۆڵی خۆی ئەبینێ، هەردەم ڕۆڵی خۆی بینیوە. ژووری بازرگانی سلێمانی یەکسەر ناچێتە ناو پێشەنگاوە. دیارە ئامادەکاریەکی باشی کردووە بۆ پێشەنگا، پێشتر پەیوەندی باشی هەبووە لەگەڵ وڵاتان، لەگەڵ دەوڵەتانی دراوسێ، لەگەڵ دەوڵەتەکانی کەندا و لەگەڵ وڵاتی مسر لوبنان. ئەم عیلاقاتانە دیارە ماوەیەکی دوور و درێژە ئیشی لەسەر ئەکرێ، پەیوەندی باشمان هەیە. تەنانەت لە وڵاتانەیش ئەگەر هەر پێشەنگایەک ببێ ئێمەش ئامادە ئەبین و کاڵای خۆمانیشمان لەوێ عەرز کردووە. بۆیە ئەم پێشەنگایش کە دوێنێ دەستی پێکرد تا ماوەی تا لە 23 مانگ تا 28 مانگ لە شای سلێمانی بەردەوام ئەبێ. ئەم پێشەنگایە دیارە هەموو کەسێک ئەزانێ، ینی پێشەنگا ڕۆڵی خۆی تایبەتی خۆی هەیە، بەڵام پێشەنگا وەکو نەتیجە ئەمێ، ینی تۆ چ بەرهەمێکت هەیە بۆی بتانی، ینی ئێمە بەداخەوە ینی لاسەنگیەک هەیە لە بەرهەمی ئێمە و وڵاتانی دەرودراوسێ. ینی ئێمە بتوانین کاڵای خۆمان، ئێمە وەکو چۆن هەمومان ئەزانین ئەم قەیرانە ئابووری کە ڕوبەڕووی کوردستان بووە زۆر تەسیری لە بوارە ئابووریەکان کرد، بە تایبەتی لە پیشسازی. ئێمە ئەتوانم بڵێم لە نزیکەی 2500 کارگەمان هەیە، زۆربەی زۆری ئێستا پەکی کەوتووە، زۆربەی زۆری هەیە ینی تەنانەت لەسەر ڕێنمایە ئابووریەکانی یان بڵێم پیشسازیەکانی ئێمە بەدەرن، چکە دوازیان هێناوە زەرریان کردووە. زۆر جاریش مەسەلەن تا ڕادەیەک حکوومەت نەیتوانیوە ڕێگر بێ لە بەردەم هێنانی ئەو یان باجێکی باش دابنێ لەسەر ئەو کاڵانەی لە دەرەوەیەت. بەڵام ئەمە کە ئێستا ئەم پێشەنگایش کە دەوری خۆی بینێمە هەوڵمان داوە بە هەموو توانای خۆمانەوە کە بتوانین زۆرترین ژمارەی بازرگانی خۆمان، ئەوانەی کە لە بواری پیشسازیە ئیشەکەن، تەنانەت ئەوانەی لە بواری کشتتوکاڵیش ئیشەکەن. وەکو جەنابتان باشە زانن ژێرخانی ئابووری هەموو وڵاتێک بە تایبەت وڵاتی ئێمە کە وڵاتێکە ینی بەرەو هەنگاوێنێ بەرەو گەشەکردن، ئاتیمادی لەسەر پیشەسازی سەرەتاییە تا ڕادێک گەر بەراوردی بکەین لەگەڵ وڵاتە زۆر پێشکەوتەکان، هەروەها لەسەر تا ڕادێک لەسەر سیاحە، لەسەر گەشت و گوزار، لەسەر
کشت و کاڵش ئێمە وەکو ژووری بازرگانی هەڵمان داوە بە درێژایی ئەم چەندین ساڵە سەردانی زۆر لە وڵاتان بکەین هانیان بین بۆ ئەوەی چ لەوەی بێنە ناو وڵاتی ئێمە و عەرزی کاڵای خۆیان بکەن چ لەوەی کە ئێمە هەوڵ بین ئەو خەڵکانەی ئێمە چ بازرگان بێیان ئەوانەی لە بواری پیشسازی ئیشەکەن بێن عەرزی کاڵای خۆیان لە پێشەنگاکان بکەن لای خۆمان تا ڕادەیەک باش بووە ئەمەش ناساندنی هەردوو لایە بەوەی لە ڕێگای ئەم پێشەنگایە بتوانین هەم بازرگانی دەرەوە ئەم بازرگانی خۆمان بە یەکتری ئاشنا بکەین لەم پێشەنگایش وەکو جەنابتان باشە زانن 180 کۆمپانیای نێودەوڵەتی با بڵێن بەشداری کردووە جگە لەوە چەندین وەکیلی کۆمپانیا ئەوروپیەکانش بەشداریان کردووە لەم پێشەنگایە. کاک وەسفی ینی گلەیەکیش لەو ڕۆ لێتان نەکرێەوەی کە ینی تەنسیقی وەرزی و کاڵاییمان نییە بۆ نمونە لەم وەرزەدا بێگومان ئێمە کەرتی پیشسازی زۆر لاوازی بەڵام وەکو بەڕێزیشت باسی کرد یەکێک لەو کەرتانی کە گەشەی ئابووری هەموو وڵاتێکی پێوە پەیوەستە بێ کەرتی کوشت و کاڵە ئێمە بێگومان ینی ئەگەر هاندانی کوشت و کاڵ هەبێت لە هەرێمی کوردستان بەرهەمی کوشت و کاڵیمان زۆر باش و دەرەجەیەکن بۆ نمونە بۆ لە وەرزی بەرهەمی شووتی و تەماتەیە کە مەسەڵەن پێنجوێن بەم دوو بەرهەمە زۆ بەناوبانگەک ینی پێشەنگاکان ناکرێتەوە بۆ لەم وەرزە هیچی یەکێک لە کاڵا کوشت و کاڵیەکانمان بەرهەمی نییە وەرزی ئێمە واکەوتووە ینی ئەم تەنسیخە بۆ دروست ناکەن دیارە کشت و کاڵ بوارێکە ینی زۆر گرنگە بۆ وڵاتی ئێمە من حەزەکەم ڕۆڵی ژووری بازرگانیش بخەمە بەرچاو دیارە هەرچەنی ژووری بازرگانی ناوی ژووری بازرگانی و پیشەسازیە ئێستش هەوڵیان داوە تا ڕادەیە کشت و کاڵش بێتە ئارایە چەند چالاکیێکی باشیان نواندووە لە بارەی کشت و کاڵشەوە ئێمە من هەر تەکید لەسەر ئەوە ئەکەمەوە ئێمە ئەتوانین پیشەسازیەکمان هەبێ بەس ناتوانین منافەسەی مەسەن ئەمریکا بکەین یان ژاپۆن بکەین لەسەر ئەوەی کە بەرهەمێکی ئلکترۆنی بکەین بتوانین منافسەی ئەوان پێمان ناکرێ بازاریشمان پێیان ناکرێت ئەگەر بیکەینیشتە حاڵەتێک لەوانەیە بەس بۆ بازاری ناوخۆ بتوانین شتێک بکەین بەس لە هەمان کات لە ڕووی کواڵەتی و لە ڕووی لەوانەیە نرخیشەوە ینی ئەوەنەی ئەوان هەرزانێت بەڵام لە ڕووی کشت و کاڵەوە ئێمە ئەتوانین زۆر شت بکەین کشت و کاڵ ئەوەی تەماتەیە بە تەسەوڕم ئێمە ئەتوانین لێرە ئەو تەماتەیە دروستکەین کە هەمان تەماتەیە لە ئەمریکا دروستەکرێ و لە هەموو وڵاتانی جیهان لە با بڵێن لە وڵاتە پێشکەوتووە کشت و کاڵەکانی دنیا کە ئوسترالیایە ئیسپانیایە تەنانەت ئەم ئێرانە لە تەنیشتمانەوە ئەمە کێشەی نییە چکە ئێمە چەند عنسورێک چەند ڕەگەزێکی ئەساسی بەرەو پێشبردننی کشت و کاڵمان هەیە مەزەن هێزی مرۆییمان هەیە عەرزێکی بەپیتمان هەیە ئاوێکی سازگار و باشمان هەیە ینی ئەتوانین استفادی لێ بکەین لەگەڵ ئاوهەوایەکی هەمە چەشن ینی ئەگەر جنابەت لە گەرمیانە ئێمە ئەتوانین بەرهەمی مزرەمەنیمان هەبێ تا ئەوەی ئێمە بتوانین گوێزی هەورەمانمان هەبێ ینی کەواتە ئێمە ئامادەین بۆ ئەوە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەوە ڕەچاو نەکراوە گرنگی بەو بوارە نەدراوە تەنانەت لەوەی کە حکوومەت کە بودجەی داناوە کەمترین بودجە بۆ کشت و کاڵدانراوە ینی لەو سەردەمانەی کە دەستکەوتی حکوومەت لەو بودجەی کە لە بەغاوە بۆی هاتووە 13 میلیارد دۆلار بووە لەو لە سەرجەم ئەو بودجەیە 1.8 لە سا 1.8 دانراوە بۆ کشت و کاڵ کە ئەمە بە پێی ئستانداردی عالەمی زۆر کەمە کە ئستانداری عالەمی ئەبێ لە 10 کەمتر نەبێ ئەویش بۆ ئەو وڵاتانی کە لە ڕووی کشت و کاڵ لەسەر پێخۆیان وەستاون ئەمە دیارە بابەتەکەمان کەمی چوە دەرەوە ئەمجا دیارە من بۆیە تەکید لەسەر ئەمە ئەەکەم من بە تەسەوڕم بازرگانی تەحسیل حاصلە خەڵکی بازرگان ئەوانەی کە لە بواری بازرگانی ئیشەکەن تەحسیل حاصلی چییە؟ تەحسیل حاصلی ئەوەیە کە تۆ بەرهەمە پیشەسازیەکانت چییە و بەرهەمە کشت و کاڵەکانت چییە؟ ئەو پێ هەڵە سێ بەوەی کە چی نەقست هەبوو لە دەرەوە بۆت بێنێ چیت هەیە زیای بینێریتە دەرەوە ئەمانە بازرگان ئەو تەوازنە ڕائەگرێ ئێمەش لەم پێشەنگایانە دەوری ئەومان بینیوە بەڵام لە مەوزوعی کشت و کاڵەکە بەڕاستی ئێمە تا ئێستا پێشەنگایی وامان کردوێتەوە بەڵام نەگەشتە ئەو ئاستا کە بتوانین لە جێی ینی لە ئاستی ئەوە بێ کە ئێمە مەبەستمان بێ لەم ڕۆژانە دوسێ کەڕەت لە
هەڵەبجە پێشەنگای هەنار کرایەوە یان پێشەنگای کشتی کراوێ بۆ ناوچەکان دوێنێ لە گەرمیان کرایەوە بەڵام ئەو ڕۆژەیش ماوەیەک هەفتەیەک پێش ئێستا پێشەنگای هەنگوین لە سلێمانی کرایەوە ئەمانە ڕاستە یعنی بە پەرتەوازی لۆکاڵیشن فەلەن ئێمە نەمانتوانیوە ئەوە وای لێ بکەین فەلەن ئەوە شتێکە نەقسێکە کە لای ئێمە هەیە زۆر باشە ئەمە بشزانمیانی ئێستا هەنێک کەم و کورتی وەکو باسم کرد تەنسیقی وەرزی و کاڵاییمان پەرش و بڵاوە نیمانە وەکو بەڕێز ئاماژوو پێکرد ئەمە خەلەلێکە لە وڵاتان ئەم پێشەنگانە چۆن نەکرێتەوە ینی تا ئێستا لە وڵاتان کە پێشەنگا کرابێتەوە هەرێمی کوردستان بانگێش کراوە بۆی کە سوود لە پێشەنگاکان ببینرێت و کاڵا ببرێت بۆی کە لەوێ عرض کرێ و جم و جوڵێکی بازرگانی نێودوڵەتی بێتە ناو هەرێمی کوردستان ئێمە دیارە چەند جۆرێک پێشەنگا هەیە مەسەڵەن یەکێک لە جۆرەکان ئەوەیە مەسەڵەن وەکو جەنابت ئاماژە پێەیە لەوانەیە لە وەرزێکی دیاری کراوە وڵاتێک چالاکیەکی ئابووری هەبێ بێوێ دەری بخا بۆ هەموو جیهان داوەتی خەڵکەکە ینی ئێمە نمونەمان لەسەر ئەوە زۆرە کە ئێمە بەژاریمان کردووە چێ وەکو لە چیک بەژاریمان کرد لە ئەمریکا بەژاریمان کرد لە زۆر لە وڵاتانە کە دیارە ئەو وڵاتانە تا ڕادەیەک لە ئێمە پێشکەوتوترن لە مەجارەکانی خۆیان لە ماوەی پێش ئێستایش لە دووبەی ئەمە ناگاتە دەڕۆژ لە دووبەی پێشەنگایە کرایەوە پێشەنگای بەروبوومی کشت و کاڵی ئۆرگانیکەکان ئێمەش وەکو هەرێمی کوردستان تێدا بەشدار بووین جەناحێکمان هەبوو توانیمان بەروبوومی خۆمان بگەین لە ئەوێ فعلەن لەوێ دەنگێکی باشی هاوتەوە تەسەوڕ ئەوەیان نەکردووە کە جوتیاری ئێمە چیتان بردبوو ئێمە چی لە هەورەمانمان هەیە چی لەوەی ترێمان هەیە چی لە هەنارمان هەیە لە هەنگوینمان هەیە ئەمانە هەموو لەمانە لە ئەنوا شتمان بردووە بۆ ئەوێ لەوێ لە هەنجیری وشکە هەنجیری ئێنە بردومانە لەوێ عرض کراوە دیارە من کە ئەڵێم ئۆرگانیک ئێستا وڵات بەرەو دنیا جیهان هەمووی بەرەو ئۆرگانیکەچەی ینی ئەو خۆراکانی کە دوور بێ لە بەکارهێنانی مادە کیمیاوەکان ئێمە جوتیاری ئێمە تا ئێستا خۆشبەختانە ئاگای لەوە نییە کە ینی تا ڕادەیەک نەگەیشتوە حکوومەتیش تا ڕادەیەک ڕێگر بۆ لەوەی کە دەرمان بگاتە بەردەست جوتیاری ئێمە ئەوە باسی ئەوەی کە کاڵەکان باسمان کرد ینی فعلەن ئەو تەنسیقا ئێمە ئێستا بیرمان لەوە کردوێتەوە کە بتوانین لە داهاتووە پێشەنگای تایبەت بکەین بۆ ئێرە دیارە خۆت باشە زانی ئێمە لە حاڵەتی بوژانەوەین دوای ئەوەی کە تووشی ئەو قەیرانە سەختە بووین کە ڕوبەڕوومان بووتەوە ئێستا هەوڵەیەن هەنگاو بەرە ئەو تیجا بڕوین پێشەنگای تایبەتمان هەبێ لە هەموو بوارەکان لە هەر یەکێک لە بواری تایبەتی خۆی کاک وەسی باسیت لە چەند وڵاتێک کرد ئێوە بەشداریتان تێدا کردووە بۆچی هیچ نابینین ینی بەرهەمی ناوخۆیی لە ڕێگەی ئەو کۆمپانیان نێودوڵەتیانی کە بەشداری پێشەنگاکانیان کردووە بەرهەمی هەرێمی کوردستانیان بینیوە بێن ئینتاجی هەرێمی کوردستان بەرن بۆ وڵاتەکانیان بۆی کەرتی کوشتکاڵیش بوو بژێتەوە هۆکارەکە ئەو بۆ کە ینی ئەو بەشداربووانی کە بەشداری پێشەنگاکەی کردووە لاوازانە بەشدار بوون یاخود کاڵای هەرێمی کوردستان هەر ئەوە ناهێنەکە بازرگانی نێودوڵەتی نایە ئەم کاڵایانە بەرێت بۆ وڵاتەکەی وەڵا ئێمە ئێستا بین ینی خەڵکێت بۆ سلێمانی و لەگەڵ ئێمەشە دانیشن ینی دیارە دیان هەیە ئاگایان لە وەزعی ئێمە نیە بەعام چیمان هەیە چیمان نییە بەڵام لێشیان هەیە کە یەت سەرنجی ڕائکێشەی هەندشتی ئێمە بەڵام فعلەن نەگەیشتونێتە ئەو ئاستە بتوانین باڵێن کۆمپانیای گەورە یان بازرگانی گەورە ڕوو بکاتە لای ئێمە خەلەلەکەت لە چیەوە خەلەلەکە ئێمە من ئەتوانم لە یەک ڕۆوە زۆر ئاماژەی پێ بکەم حکوومەتی ئێمە زۆر گرنگی لە کەرتی نەوتی تیاوە ینی کەرتی نەوت کردوێتە کەرتێکی ئەساسی ئەگەر حکوومەت مەسەن بیر لەوەی بکرێتەوە ئێمە وڵاتێک هەیە لە تەنیشمان ئێرانە ئێران ئێستا ڕوبەڕووی گەورەترین ئابلوقەی ئابووری بۆتەوە ئەو وڵاتە توانوێتی تا ڕادەیەکی زۆر خۆی بگرێ یەکێک لە شتە هەرە ئەساسیەکانی ئەو وڵاتە چییە ئەو حکوومەتە گرنگیاوە بە کەرتی تایبەت بەداخەوە لای ئێمە کەرتی تایبەت پشت گوێ خراوە ینی تەنانەت ینی ئەوەی کە هەمان بوو لە لادیەکان بوو ئەوش
ئەویشمان لە دەستچوو کە زۆربەی زۆری نادی بەجێهێشتۆتە هاتۆتە ناو شار و جگە لەوەیش لە کەرتی پیشسازیش ئێستا لە جای ئەوەی کە حکوومەت ئاسانکاری بکە لە وزە چ لە وزە و چ لە کارەبا دابیم کا بۆ کارگەکان چ تەنانەت بۆ کێڵگە کشت و کاڵەکانیش نرخی کارەبای زیای کردووە. ئەمە بە پێچەوانەی هەموو عرفێکی اقتصادی کە لە دنیای زانراوە تۆ بتوانی سەرچاوەیەکی ئابووری گرنگت هەبێ ئەبێ تۆ هاوکاربی بۆ ئەوی بتوانی بە شێوەیەک حکوومەت ئاراستەی بکە. من ئێستا ئەوەی هەستی پێکەم من لەم مەجالە لە زۆوە لە 2001 ناو ئەم مەجالەم ئەزانم ئاگام لێ حکوومەت تا چەند هاوکارە. حکوومەت ئەگەر بیر لەوە بکاتەوە بتوانێت بەو ینی لە حاڵەتە ڕێعەکە ئێمە ڕزگارمان بێ لەوەی ئەتیمادمان لەسەر داهاتی نەوت بێ لەوەی کە ئەو داهاتە نەوتە ئێمە وەکو سعودیە نین. ئێمە وڵاتێکین ینی وەکو چۆن ئاماژەم پێکرد ئامادەین بۆ ئەوەی بتوانین شتی باشتیا بکرێ. جگە لەوە ئێستا ئەگەر ئێمە هەر باسی سلێمانی بکەین بە تایبەت سلێمانی لە ڕووی عێراقشەوە بەراوردکەی هەنگاوی باش چۆتە پێشەوە بە تایبەت لە ینی ئێستا دانراوە ینی کە پێ هەستی پێکراوە لە ساسی پیشەسازی عێراق لە سلێمانیە ینی جەنابەت لەوانەیە ئەم ڕقەمە کەمی بە خەیاڵ بیزانی بەس بە حەقەت وایە ینی ئێمە زیاتر لە 5 کارگەی چمنتۆمان هەیە چەند کە معمەلێکی ئەلمانەیە ئاسن توانەوە هەیە ینی ئەمانە ڕۆڵی دوایەوە پیشەسازی هەنێکی پیشەسازیمان هەیە منطقەیەکی پیشەسازیمان هەیە ئەمانە ئێستا بەپێی ئەو ئەحسایی کە لە عێراق کراوە بەهۆی ئەو ئەوانەی کە هەمانە فعلەن ئێمە لە ساسی سناعەتی عێراق لێرەیە بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە ئێمە لە ئاستی تموحی خۆمان بێت چکە تۆ شتە ئەساسیەکانی دەست هاوڵاتی کە تۆ پێویستیدا لێرە نایەتە بەرهەم زیاتر ئێوە خۆ جەناب من لە وتەبێژی یەکێتیوە بەرهێنەرانیشم بیست لە بەرنامەی پێشووتریانم ینی سلێمانی بە جۆرێکی هەمال کراوە ینی هیچ کۆمپانیایەک ناوێرە ڕووی تێ بکات بۆی چییە ئێوە درکتان بەمە کردووە؟ وەڵام من ئەوەی ئەیزانم فعلەن قسەکەی تەواوە تا ڕادێک ئێمە ئەتوانین ئێستا بەراوردێک بکەین من حەز ناکەم ئەم بەراوردە بکەین چکە هەموو شاری کوردستانەوە هەموو هەر کامیشی پێش بکەوێ جێ بەڵام ناشبێ ئیهمال کرێ ینی ئەوەی ئەزانم وە بەرهێنان لە هەولێر لە ڕێژەیەکی زۆرە لە سلێمانی کەمە و لە دهۆک شار کەمە ینی ئەوە نییە بڵێ ئێمە پێمان خۆشە ئەم حکوومەتی هەموومانە ئەگەر هەوڵ بە چۆن ئاوریاوەتەوە لە هەولێر دیارە ئەمەش هەندێک عامل هەیە من ناڵێم لە ساسەد خەتای حکوومەت بێ ئەوانەی کە سەرمایە گوزاری ئەەکەن بیر لەوەکەنەوە لە مرکزەوە ئیش بکەن لە پایتەختەوە ئیش بکەن ئەوش تا ڕادەیەک یان ئینسان ئەتوانێت بڵێ بەڵام ئەوش ئەوە ناگەینێ ئێمە نەتوانین مەسەلەن وە بەرهێنەرێک بێنین لە گەرمیانە معمەلێک دابنێ بۆ شیرەمەنی یانی ناتوە ینی ئەوش هەر پێمان ئەکرێ کە معمەلێک بێنین لێرە لە منطقەی شارباژێر شەربەتی ترێ کە ترەیەکی زۆرمان هەیە کە خۆتانش باش دەزانن ئەو ترەیە ڕێگریەکە چییە؟ ئایا ینی ژینگە لەبارنی یاخود حکوومەت ژینگەکەی لەبار بردووە؟ وەڵا تا ڕادەیەک حکوومەت من پێم وتی ئەتیمادی زۆری لەسەر نەوتەکەیە ئەم نەوتە تا ئێستا وایە یعنی تا ئێستا ئێمە بۆ هەولێر هەر ئەتیمادەکان لەسەر نەوتەکەش نییە ئێڵێ مەسەلەن وەکو بە ئاماژەشت پێکرد کە بە ڕێژێکی بەرچاوە بەرهێنان دەکرێت ئەیفعلن لە هەولێر منەوە من وتم بۆ دوو سەبەبە حکوومەتش ئەبێ کە بەرنامەی ئێستا ئێمە ئەبێ بەرنامەی استراتیجی هەبێ ینی سەرجەم وڵات لە بەرچاوت بێ ئەوە نییە بڵێ شارێک و ئەوانەی تر پشتگوێ بخی یانی ئێستا مەسەن ئێمە هەڵەبجەمان ئێستا کردوتە پارێزگای ئەبێ بیرمان لەوەش بێ کە هەڵەبجە چۆن ببوژێتەوە ببێتە پارێزگایەک بەفعلی من ببوورە ینی ئامارێکم دەستکەوت پێش بەرنامەکە ئاماری نافەرمی ینی خوێندنەوە بۆ پێشانگاکان کە لە هەولێر و سلێمانی یەکرێتەوە ئەو پێشانگایانی کە لە هەولێر دەکرێتەوە ئاڵ و گۆڕە بازرگانیەکە لە نێوان هەولێر و کۆمپانیا نێودوڵەتەکان سەریعتر و زووترە چێتە بواری جێبەجێکردن بەس لە سلێمانی تەنها کاڵا عەرزکردن نەبینین دوای ساڵێکیش هیچ جوڵەیەک نابینین لە ئەم پێشەنگایە دروستی کرد بێت ئێوە درکتان بەمە کردو ئەگەر درکتان بەمە کردو ئایا بازرگانی هەولێر هۆکارەکەی چییەوە کۆنتاکت زوو دروستە بێت و بەرهێنان لەو پارێزگا زووتر
دێتە پێشەوە بۆ لە پێشانگایەکی وەکو سلێمانی تەنها ئێمە چیمان بۆ بمێنێتەوە عرضکردنی کۆمپانیەکان و هیچی تر. وەڵام من حەزەکەم ئێمە دوومان پێش ئێستا سەردانی ئێرانمان کرد من یەک جیابوونەوەیەک هەیە لە ناوچەکان بتێنێت ئێمە بحکم ئەوەی سنوورێکی دوور درێژمانێ تقریبا 300 کیلومتر ئەبێ لەگەڵ ئێرانە ئەمانەوە ئاسانترە لەگەڵ ئێرانە تەعامل بکەین ینی دوور لە مەسائلی سیاسی من قسەکەم ئەمە وای کردووە ئێمە ڕەبط بین تا ڕادەیەک زۆر لە ڕۆ ئابوووریەکە و بە ئێرانەوە لە ڕۆ ئابوووریەکە کە تاکی دەکەمەوە ئێمە سەردانێکی ئێرانمان کرد دوو مانگجا پێش ئێستا ئێران باسی ئەوەی کرد وەکو چۆن جەنابەت باسی ئەوەکەی لە هەولێر چۆن ئەو علاقاتە تیجاری لەوێ ئەوانش خۆیان ئاماژیان بۆ کرد کە لە ماوەی چەند مانگێک ینی 4 مانگێک ملیارێک و 600 میلیۆن بەرهەمی ئەوان کاڵی ئەوان هاتۆتە ئێرە ینی من هەر دووبارە ئێڵێمەوە ئێمە پارسەنگیەک نییە لە نێوانی بەرهەمی ئێمە و هی ئەوان دیارە ئێمە ئەوەی کە ئێمە ئەیبینین زیاتر اعتیمادمان لەسەر اقتصادێکی ڕێعیە اعتیمادمان لەسەر اقتصادی ئینتاجی نییە بتوانین ئینتاجی خۆمان بینە ئارەیە لەوانەیە ئەو تەسهیلاتەی لە هەولێریش بکرێ لێرە نەکرابێ لەوانەیە ینی ئەمانە هەمووی مەجای ئەوەیە کە مناقشەی لەسەر بکرێ و هەردوو دەسەڵات با بڵێن ئەوانەی کە دەسەڵاتە مەحەلیەکان باسەکەم ئەگەر بخۆیانە بچنەوە بەراوردێ بکەنەوە چۆن بتوانن تا ڕادەیەک ڕێگەیەک دابنێن بۆ ئەوی بتوانن سەرنجی بازرگان و سەرنجی کۆمپانیە و ئەوانە بێن ئێرە ینی وان سەرنجیان ڕاکێشن و لێرە بەرهەم بێنن. کاک وەسفی ینی ژووری بازرگانی ئەوترێت حکوومەتی بچووکراوە بە جۆرە گەوتێ حکوومەتی بچووکراوە ئەتوانێت چی جوڵەی بازرگانی هەیە بیخاتە ناو وڵاتەکەیەوە. ژووری بازرگانی لە وڵاتانی پێشکەوت و ڕۆڵی تەواوەتیە جێڕەکە حکوومەت ملکەچەکە بە کارەکانیان بەڵام ئێمە لە ژووری بازرگانی سلێمانی بە سلێمانی بێنینەوە بە نمونە ئەمەتان لێ نابینین. ینی پێم خۆشە ئەگەر دیفاعیش لە خۆتان بکەن پێم بڵێن بۆچی ئێوە ئەمەتان لێ نابینم من ینی شتێکی کەشت پێڵم ئەوترێت ئەوانی لە ژووری بازرگانی سلێمانین زۆرتر تموحاتی شخصی وای لێکردوون شتە گشتیەکان لە بیر کردبێت ینی ئایا وایە؟ وەڵام من لەسەر تموحاتی شخصی من بەتەسەوڕم ژووری بازرگانی شوێنێکی وان نییە کە بڵێ ئەمە ئێستا دەستکەوتێکی ئاوایتیا ئەبێ ژووری بازرگانیش وەکو هەموو مؤسساتەکانی حکوومەت لەژێر چاودێریە ڕقابەی مالی بەسەری ئەکاتەوە من ئاگام لە هەموو تەفاسیلە لەوانەیە من بە گوێرەی ئەوان هەنێک بن موظفێک بم ئەگەر خۆم بەراورد کەم لەگەڵ ئەوانە بەڵام من ئەوەی بینم بە 2 مانگ 3 مانگ ڕقابەی مالی لەوێ تەواجودی هەیە و وردەکاری خۆی سەیرەکا و شتێکی ئەوتۆ نەبووە تا ئێستا من هەستی پێ بکەم کە لەسەر ژووری بازرگانی ببێتە ماڵ ئێمە باس دەشتی هین ناکەین باس دەواکەین ڕۆڵیان لاواز ڕۆڵیان لاوازە من ڕۆڵی دیارە ژووری بازرگانی سلێمانیش و هەولێر و دوهۆک تا ڕادەیەک هەمووی وەکو یەکە یعنی فەرقەکەی ئەوتۆ نییە من فەرقەکەی لەوانەیە لە چالاکی بازرگانەکان ببینم زیاتر یعنی من پێم وتم ملیارێک و 600 میلیۆن بەرهەمی کشتتوکاڵی ئەوە بەرهەمی ئامی ئەوان بەرهەمی سناعی و کشتتوکاڵی و هەمووی هاتووە لە ئێرانەوە هاتووە تەنانەت ئەمەیان وت بە ئێمە وتیان ئەکتفترین سنوور لای سنووری سلێمانیە کە توانیمانە پەیوەندیمان لەگەڵ ئێرەوە بێ ینی ئەمەش وەکا یعنی من حەزەکەم ئاماژەش بۆ بەم بازرگانی ئێمە پارەیەکی زۆر ئەگەر باس وا کرا کە علەساس 2 میلیارد دلار بازرگانی عێراق زەرەری پێگەیشتووە لەم قەیرانە ئابووریە کە بەر ئێران کەوتۆ بە تایبەت کە تمەنیان شکاوە نیوەی ئەو مەبلەغە من ینی وا باسکرا کە بازرگانی سلێمانی زەرەری کردووە ینی ئەمە معنای ئەوە نییە کە ژووری بازرگانی دایم هەموو کاتێک هەموو ئەلەکان بەسەر کاتەوە چی ئەوانەی لە یعنی بۆ نمونە من نمونەم هەیە لەسەر ئەوە مەسەڵەن جەنابەت باسی پیشسازیەکەی دواکەوتنی پیشسازی یەکێک لە شتەکان ئەوەیە کە ئێمە ئامارمان نەبووە یەکێک لە ژووری بازرگانی لەسەر ئەنی خۆی بودجەی خۆی هەڵساوە بە ڕووپێوێکی هەموو ناوچەی با بڵێن پارێزگای سلێمانی بۆی بزانی ئەو کارگانەی کە هەن
تا چەند ئیشەکەن ئینتاجیان چییە زەرەر ئەکەن چەندی خەڵک ئیشی تیاکە ینی وردەکاریەکی زۆر ئێستا ئامارێکی دیار و بەرچاو هەیە لە بەردەسا ینی ژووری بازرگانی کە ئەمە ئیشی حکوومەتە ینی ئیشی تا ڕادەیەک ئیشی ژورە جگە لەوە ژووری بازرگانی وەکو چۆن ئاماژەم پێکرد لە ڕوە کشتتوکاڵەکەیشەوە ئامارێکی کردووە بۆ خانووی پلاستیکی کە ئێستا زیاتر لە 14,000 خانووی پلاستیکی لە شاری سلێمانی هەیە بە هەزارەها خەڵک ئیشی تیاکە ئەگەر جەنابەت سەرێکی بازیان بە بەس بازیان 7,000 خانووی پلاستیکی ئەمە ژووری بازرگانی بەم ڕوپیەوە هەڵساوە جگە لەوە چەند چالێکێکی کشتتوکاڵیشی کردووە ینی چەندین خەڵکی ئامادە کردووە لە خودی تایبەت بۆ ئەوەی ئەمە ئیشی ژووری دوایەوە لە هەر مەجالێک کە بێت مەسەن وەفدێکی فلان وڵات بێت یەکسەر داوا لە بازرگانەکانی خۆمان کەن بێن لەو کۆبنەوە ئامادە بن بۆ ئەوەی ڕاگۆڕیان هەبێ بۆ ئەوی بەردەوام پەیوەندیان هەبێ بەس من یەکشت ئەڵێم بۆ ئەوەی بەعام باسی وەزعی اقتصادی وڵاتی خۆمانەکەین ئێمە ئەوانەی کە لە دەرەوە بێن کێشەی گەورەیان چیە کێشەی ئەوە گەورەیان ئەوەیە ئێمە بانقێکی ئەکتیڤمان نییە یعنی باقی ئێمە بانقێکی مردووە ینی ئەوەی کە ئێستا وەکو قاسەی لێ هاتووە ناتوانانی ئەو دەوری خۆی ببینێ ئێستا ئێمە بمانەوێ مەسەن لەم ڕۆژانە ئەمڕۆ بە تایبەت وەفدێکی تورکی لێرە بدا ئەومان لەوە کردووە بانقێکی تورکی بێتە ئێرە بۆی ئێمە بتوانین لە ڕێ ئەم باقە ڕەبت بین بە جیانەوە ینی کابرای کە سەرمایهدار کە بێت لێرە پرۆژەیە بکە بیر لەوە کاتەوە بە چ وەسیلەیەک ئەم پرۆژەیە پارە و نەقڵ و هاتوچۆ دیارە ئەمە لای ئێمە زۆر زەحمەتە تا تۆ بتەوێنێتەوە هەولێر ئاسانترە ینی بۆ ئێمە زۆر زەحمەترە دوور ئەکەویتەوە لە پایتەخت و لە چالاکیەکان ئەمەش ئەبێتە سەبەبی دوایەوە ئێمە لە بوارە اقتصادیەکە بەعام مەسەن ئێمە شەریکاتی تەئمینمان نییە ینی یەکێگە لە پایگە هەرە ئەساسیەکانە ینی تۆ کارگەیەک تووشی کێشەیەک ئەبێ کێشەکە لە ئیرادی خۆی نییە ئەمە ئەگەر بێت و حاڵەتێک بۆی ڕووبا یان زەرێکی گەورە پێ بگا چۆن بتوانێت بگا ینی شەریکاتی تەمین لای ئێمەش ئەوش بە هەرپەکی کەوتووە دیارە لە چەندین کۆڕ و کۆبنەوە ئەومان خستۆ بەرچاو بۆی بتوانین ئەم دوو بوارە ببوژێتەوە دەوری خۆی ببینێ ینی بۆ نمونە چەند ساڵێک ئێمە بانقی کشتتوکاڵیمانە بوو ئەو بانقی کشتتوکاڵی توانی تا ڕادەیەک هاوکار بێ بۆ جوتیاران قەرزی پێیان توانی ینی یارمەتیان بە لە مەجارەکانە بەڵام ئەمە 4 ساڵە تقریبن پەکی کەوتەوە وەستاوە بە هەمان شێوە بانقی پیشسازیش هەبوو ئەویش هەر بە پەکی کەوتووە ناتوانێت ئەو ئیشە بکە ئێمە لەوانەیە تەنسیقێکی ئەو تۆش نەبێت لە مەجالەکان ینی من بۆ نمونە باسیەکەم ئەوە هیچ وەکو باسمان کرد حدودەکان ئاواڵەیە و بەرهەمی خۆمان پەکێکەوێ ئەگەر بەراورد بکەی لەگەڵ ئەوانەی لە دەرەوەی دیارە کورفەی ئەوان کورفەی ئینتاژی وحدەی ئەوان زۆر لە هی ئێمە کەمترە بۆیە هی ئێمە پەکێکەوێ بەڵام لە وڵاتانی تر ئەوە ناکەن ڕێگە نایەن بەسە ئێران بۆ نمونێ نایەڵە 1 کیلۆی بەرهەمی کشتتوکاڵی مە بچێتە ئەوێ بە هیچ شێوەیەک ڕێگە نایە ئەگەر لە حاڵەتێک پێویستیشیان پێوێ هەر ڕێگە نایەن بەڵام ئێمە زۆر بەرهەمی کشتتوکاڵیە زۆر زڕوری نییە ئەتوانین ڕێگر بین لە بەردەمی نیەت بۆی بتوانین نەکەی خۆمان سەرێکی باشتی هەبێ و بتوانین خەتای بازرگانەکانمان نییە والله من بە هەموو شێوەیەک ئەڵێم بازرگان بیر لەوە ئەکاتەوە کە بتوانین بە کورتترین ڕێگە زۆرترین قازانج بکە ینی ئەو بازرگان تا ئەگەر قانون و ئەگەر نظامی وڵاتەکە ناتوانێت تحکم بە بازرگانەکە بکە بازرگان ناتوانێت خۆ لە خۆیەوە شتێک بکاکە هەنبێ ئێستا مەسەن بەرهەمی باڵێن گۆشتی مریشکی ئێمە لە سلێمانی لە پێویستی خۆمان زیاترە زۆر جار تووشی کێشە ئەبین نەگەڵێ نازانین چی بکەین لە ئەم ماوەیە گومریگیاندانە لە نێوان ئێمە و کەرکووک و ناوچەکانی باشوور ئەمە گەورەترین زەرەری ینی کولفەی ئینتاجی هەر کیلۆی کولفەی بەرهەمی تێچوونی هەر بەرهەمێک 1 کیلۆی گۆشتی مریشک لای ئێمە 2250 دینارە ئەمە زۆر جار ئەوانەی کێلگە پەلەوەرەیەکە کیلۆی گۆشتیان مریشکیان ئەفرۆش بە 1250 ینی لەمەیان زەرەریان کرد هەرێکی کیلۆیەکی 1250 زەرەریان کرد لە حاڵەتێک کە بەرهەمەکە گران بوو یەکسەر سنوورەکانیان داخست خۆمان حکوومەت دایخست ئەمەش هەم ینی من هەست دەکەم
ینی نانیزامیەکە ینی یەک تەوجیهەیەکی مرکزی نییە بۆی بتەن کۆنتترۆلی وەزعی خۆمان بکەین کە بەرهەم زۆر بوو توانیمان کەم بوو بۆ جنوب نەچێت سعری گران بوو حدودیان داخست بۆ ئەوەی سەعرەکەی دابشکێ باشە بە درێژایی 8 مانگ کەواتە ینی بە مانایەکی تر ئەتەوێت بڵیت کاگوەسفی ینی ئەتەوێت بە من بڵیت عقلێتێکی ئابووری باشە وڵاتە بەڕێوە نابات من ئێستا ئەوەی بینم ینی تۆ خۆت ئەگەر بچیتە واقعی حاڵ حکوومەت بۆ ئەوەی پایگای اقتصادی خۆی پتەوکە ئەبێک احتیمام بە کەرتی تایبەت بکە ئێمە حکوومەتی ئێمە تا ئێستا احتیمامینە ینی کەرتی تایبەتی ئێمە زۆر بە تەواوی پشگە خراوە ینی هەموو هەوڵێک ئەبێ بدرێ بۆ ئەوەی کەرتی تایبەت بوژێت ئێستا چ کەرتێک ڕۆڵی هەیە وڵای زیاتر ئێستا حکوومەت احتیمامی بە داهاتی نەوتەکەیەوە بە شتێکی تر ئەگەر بە بازرگانیش دراوە بازرگانی خۆی یان کەرتی حیزبی وەڵا ئەمە ئێستا لە ئێمە تێکەڵە لە واقعی حاڵ تێکەڵە تا ڕادەیەک بەڵام ینی ئەوانەی کە سەرمایە گوزاریشەکەن لە خەڵکی ئێمە ئەترسێ لای خۆمان ئەبێ بیر لەوە ئەکاتەوە پاڵپشتێک بۆ خۆی دروستکە ئەمجا کە ئەوە بیر لەوە کاتەوە بەغەڵەتەوە بیری ئەکاتەوە ترسێک لە دڵیایە دیارە ئێمە هەمومان ئەزانین سەرمایە ترسنەوەکە ئەو برادرێ ژوا بیرەکاتەوە ئەڵێ یەکێک پیا بکەم بۆی بێتە پاڵپشت نەواکە لە ڕۆژێک لە ڕۆژان تووشی ئەزمەیەک بم ئەو بتوانێت ڕزگارم کە ئایا ئەمە بە بەڕنامەی حزبی ئەکرێ یان ئەمە ئەوانن کە سەرمایە گوزارین هەیە و ئەتوان ئیش بکەن تەمەشاکەی ڕێژەیەک ئەیا بە مەسئولێک بە کەسێک بۆ ئەوی بتوانانی هاوکاری بێ لە حاڵەتەکان ئەمانە هۆکار نین بۆی کە کەرتی تایبەت بچووک بێتەوە بێگومان تەسیری هەیە بێگومان ئەمانە سەبەبن بۆ ئەوە ینی ئێمە تا ڕادەیەکی زۆر ینی نەمانتوانیوە بەڕامەیەکی ڕێک و پێک دابنین لەو بوارەیە ینی من حەز ناکەم بڕۆمە ناو زۆر تەفاسیل بەڵام بەزم بۆ نمونە ئێمە ئەوە جەنابەت باشەزانی بارانێکی باشمانەیە ئەم بارانە ئەتوانین ئێمە گری بینەوە ئەگەر بتوانین بە چەند سەدێکی گەورەش گری بگەینەوە ئەو بۆ ئێمە باشە ئەگەر بتوانین بە چەند بەنداوێکی بچووک بۆی بتوانین ئاوی ژێزەمین نەمان کردووە ئەوەی کە هەمان ئەوەی پێشووە دیارە ئەمە هەمووی ڕەنگەیاتەوە سەر واقعی اقتصادی ئێمە تۆ ئەگەر ئاوی مسۆگرت هەبی ناترسی لە شتێک یعنی ئەوەی کە ئێستا ئەوترێ لە دنیاە ماوەیەکی تر شەڕی ئاو دەست پێکە ینی ئەوە جنوبی عراقی سە من نمونەم هەیە لەسەر ئەوە مثلا ئەم ساڵ ئێمە وەزعی زراعیمان باش و بەرهەمی کشت و کاڵیمان زۆر بوو نردمان بۆ جنوب جنوب بۆ وەزعی باشنە بۆ ئاوی تورکیان لێ بڕابوو ئاوی دژلە کەم کراوە ئاوی فرات کێشیان هەبوو ئەمە وای کرد ئێمە بەرهەمی ئێمە بگاتە هەموو ناوچەکانی جنوب ینی خۆشبەختانە ئەم ساڵی ڕابردوو جوتیاری ئێمە زەرری نەکرد لە ئەوانەی بەتایبەت لە خانی پلاستیکی شەکەن کاک وەسفی بە هەڵەدا نچم وابزانم 180 کۆمپانیا بەشداریان پێشنگایی کردووە ینی بازرگانی ئێمە تا چەند ئەو تموحیان هەیە هیچ نەبێ بەشێک لەو کۆمپانیانە بێنە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن بەتایبەت بۆ پارێزگای سلێمانی بێگومان 180 کۆمپانیای بواری جیاواز بێت لە پێشەنگایەک عەرزی کاڵا و شمەک و وەبەرهێنانی خۆی بکات مەبەستێتی لەم وڵاتە لەم پارێزگایەوە بەرهێنان کە بۆیە دێتە پێشەنگاکەتەوە تا چەند بازرگانی ئێمە ئەو تموحیان هەیە لەم پێشەنگایانەوە بە فعلی کۆمپانیەکان بێن لێرە کۆمپانیا دروستکەن مەعامیل دروستکەن ینی من زانیارێکم وەرگرت کە ینی ئەوەنەی ساڵانە پارە ئەدەین بۆی کە شیر بێنین لە وڵاتانەوە نیوەی ئەوە پارەی معمەلەکە نییە بۆچی ئەم معمەلە دروست نەگەین لە کاتێکە ئێمە ئەتوانی شیرەمەنیەکی زۆر باشی لە هەرێمی کوردستان بەرهەم بێنین لێشمان زیادە بێ و ئەشی نێرینە دەرەوە بۆچی بازرگانی ئێمە تەنها بیر لەوە کاتەوە بە خێراترین پرۆژە پارەی بکەوێتە دەستی خۆی و ئەم کارە نەکا کە وتم بەڵام من حەزەکەم شتێک بڵێم ئەمە بە تەسەوری من لەم بەڕامەی تۆ یەکلا نابێتەوە چکە هەمە ینی هۆکان زۆر شێون ینی یەک شێوە بەخۆی نەکردوێتەوە ڕووز ئەقلامیشمان پێ بڵێ ینی خاڵە ئەساسیەکەی لای حکوومەت خۆی دۆزێتەوە ئەم حکوومەتی خۆمان کەی بیری لەوە کردەوە سەرچاوی داهاتی هەمە جۆر بکە
ئەو وەختە ئێمە ئەتوانین هەموو ئاسانکاریەک بکەین بۆ هەموو سەرمایەدارێکی بیانی بێت لێرە ئیش بکە. یعنی ئێمە ینی ئەوە جانبێکەیە. جانبێکی تر ئەو وەزع ئەمنیەی کە ئەم منطقەی پیا تێپەڕی ئەوش هەر کێشەیەک بوو تا ئێستا. ینی ئەم پێشنگایانە لەوانەیە وا بکە ئیعازێک بە ئاماژەیەک بە بەو کۆمپانیانە بڵێ ئێمە هەین ئێمە هەین ئەوەی کە لە سەردەمی شەڕی داعشا بوو ئێمە ماوین لەسەر پێ خۆمان ماوین ئەتوانن ئێوە بێن ینی وەکو چۆن جنابەت باست کرد ئەم دەوری ئەم پێشنگایانە چین ینی لە پڕێکە 80 کۆمپانیای تورکی ڕووی تێکردین ئەمانە ئەوە ئەکا بگەڕێنەوە بە بۆچوونێکی تر هاتن بە تەواوی شاری سلێمانیان بینی بەڵام بۆ کشانەوە ینی ئێستا حالیان نەکشاونێتەوە ئەوان وجهد نظری خۆیان بردووە بەڕامەدا ئەنێن لەوانەیە خەڵکی ئێمەش ڕوو بکاتە لای ئەوان ینی ئێستا لەم خەڵکی خۆمانیشبان کرد بۆ ئەوی لەگەڵیانە دانیشن بزان ئەوان چیان هەیە لە چ مەجالێکیان هەیە ئێمە بتوانین ئەم تەبادلی ئێنە بکەین ینی من بە نەزەری من ئەگەر حکوومەت بەڕامەی هەبێ ئەتوانێ هەموو مەجالەکان ینی بیر لەوە بکاتەوەکو چۆن ئاماژەم پێەیە باقی کشتتوکاڵی دابنێ باقی پیش ساری زازی دابنێ سوتەمەنی تا ڕادەیەک دابین بک من ناڵێم بە بەلاژ بێ ئێستا سەعری سوتەمەنی ئێمە لەگەڵ جنوبە زۆر زۆرە ینی من نمونەم هەیە لەسەر ئەوەی کە ئەم معمەلانە پشتیان بۆ شکاوە کە سەعری کارەبا زۆر گران بووە ینی معمەلی ئێمە ئەگەر تۆ سەعری کارەبا لەسەر زیای کرد کورفی ئینتاجی زۆرە بێ ئاوای لێ کابرا ناتوانێت بێ منافسەی بەرهەمی دەر و دراوسێ بکە ئەمانە هۆن ینی بەسەر بۆ نمونە ئێمە ئەمانەی لە مەجای خانووی پلاستیکی ئیشەکەن سەعری وحدەی کارەبایان ئەوەندە گرانە وەکو ینی لە ئێستا لەوانەیە ئەوانەی لە مەجای کارەبا ئیشەکەن خۆیان باشە زانن وەکو بازرگانی دایان ناوە یا وەکو بینا بازرگانیەکان ئەمە ناکرێت بۆ زراعەت تۆ کاتێکە بژینێ یان بۆ بژانەوە مەبەستت بژانەوەی بێیان سەناعەکە مەبەستت بژانەوەی بێ ئەوە ناکرێت حکوومەت ئەبێ لە ئەوڵەوە کەمێک سەخی بێ کەمی پارە سەڵف بکە کەمێک دەعم بکە بۆی بتوانێت ئەمانە لەسەر پێ خۆی بوەستێ بتوانێت لە مستەقبەلە کەرتی تایبەت شوێنی دیاری خۆی بێ وەکو چۆن ئاماژەم پێکرد زۆر لە وڵاتان لەوانەیە هەر لەسەر زەریبە ئیش بکە یعنی وڵات هەیە بە ینی حکوومەت هەریچی نییە ینی بڕۆ زۆر لە وڵاتان حکوومەت تەنوان لەسەر ئەو زەریبێ ئەتو ئەموری خۆیە باتەڕەوە کە لە مەعامل و مەسانع و تاژر و لەنەکان دەسی ئەکرێ ڕاستە کاک وەسفی بەشێک لە کۆمپانیەکان گلەی ئەوەیان هەیە کە بەشدارە بن لەم پێشەنگایانە پارێکی زۆریان لێ سندرێت ئێوە ئاگاداری ئەمەن وڵا ئەمە پێشەنگاکە ئێستا خۆی ئەسڵنی هێنا هی ژووری بازرگانیە ئەم پێشەنگایە دراوەتە بە ینی با بڵێن بە مساتەحا دراوەتە یەکێک لە کۆمپانیەکانی با بڵێن شاری سلێمانی ئەو یانی تا ڕادەیەک ئەتوانم بڵێم ئێستا کەرتی تایبەت دەوری تیابینێ ئەویش دایەتی بە یەکێک لەوانی کە ئیشی معارزەکە ئەوان بەو ئیشە هەڵەسن ئەوانیش دیارە لە خلال ینی ئەگەر هەست بەوە بکەن هەر کۆمپانیەک هەست بکە کە شتەکەی گرانە بەشداری ناکەن ئەمەش کە ئەو متعاهدە کە ئەم پێشەنگایە باتەڕێەوە گەر بزانێ لەمە زەرەرەکە یان ئەوەیە بێ هەرزانی بکە خەڵکنەیە بە پیریەوە بەجبورە هەرزانی بکە ئەمە وەکو هەموو مەجالەکان عەرز و تەڵەبە ینی ئەوە نییە بڵێن مەسەڵەن با بڵێن ژووری بازرگانی داوای پارەکەی بکاو بیخاتە گیرفانی خۆی و بڵێ ئەوە شتێک لە ئەمە ئێستا تا ڕادەیەک زۆر کەرتی تایبەت بەم ئیشە هەڵەسێ ئێمە تایبەتیش خۆی زوڵمەکە لە کەرتی تایبەت ئیتر ئەمە تا وەزعەکە تەوازن ڕاگرێ ئەم شتانە ڕوو ئەیە لە ئەوڵەوە دوایی کە تەوازنەکە ڕاگیرە مەجبورن ئەوانەی کە ئەمەیشە بەنەڕێوە وا بکەن کە باشە ژووری بازرگانی خۆی بۆ ئەم پێشەنگایانە نابا بەڕێوە و پارەکەشی ڕاستەخۆ بۆ خۆی بێت و هاندانێکیش بێ بۆ کۆمپانیەکان بۆچی درراوە بە کۆمپانیایەکی تر ئەم کۆمپانیاژە یا بە کۆمپانیایەکی تر ئەمە هەمووی پارە خڕکردنەوەیە باشتر نییە بەڕای بەڕێزت هەر ژووری بازرگانی خۆی پرۆژەکان بەڕێوە بەرێت خۆی پێشەنگاکە بەڕێوە بەرێت هەم بۆ کۆمپانیەکان باشترە و کولفێکی کەمتریان لێ سندرێت هەم ژووری بازرگانیش ڕاستەخۆ ئاگاداری دۆخەکە ئەبێت وەڵا ژووری بازرگانی مؤسسەیەکی اقتصادی نییە بڵێ ئەمە بەڵام ئاخر عایدی ژووری بازرگانی ئەمە ڕێک
ئابووری شارەکە ڕێکەخا ینی بۆ نمونە ئێستا ئەم پێشنگایە تاقە پێشنگایە کە ژووری بازرگانی سلێمانی کردوێتی لە هەموو عێراقا ژوورە بازرگانیەکان ئەمەیان نەکردووە یعنی کەواتە ئەمە دەست پێشخەریەکی باشە ژووری بازرگانی ئەگەر خۆی بکاتە خاوەن ئەم پێشنگا ئەبێ بیکاتە مؤسسە کە بۆ مؤسسە یعنی تۆ ئەو وەختە ئەبێ بێ سەرقاڵی ئەوە بی شتە گرنگەکەت لە کیسەچێکە ئەوەیە بتانی هەموو مەجالە اقتصادیەکان مەشغوڵی بی ئێستا بۆ نمونە شتێکی ترمانەیە مەجموعەیەک مەخازنی تازە دروستکراوە لە هوانە ینی خەریکن دروستیەکەن ئەوە هانی نەکانمان ناوە ئەوانەی کە سەرمایەداران بۆی بێن لەوێ فعلەن زۆربەی زۆریان هاتون عقدیان ئەمزا کردووە پارەیان ناوە ئەوە هەموو تقریبا تا ڕادەیەک ئەو جان بە خەدەمیەکەی ئەوەی کە پێویست بێ لە خزمەت گوزاریەکان بۆی دابین کراوە ئەمە وا ئەکا ئێمە لە داهاتووە بتوانین یعنی مەخازنی و کێشەی گەورەی ئەم شارە مەخازنە ینی تۆ ئێستا ناتوانانی ئەگەر ئەوە نەکەی ناتوانانی تۆ مەسەن خۆراکی 6 مانگ هەڵگری ئێمە بەوە ئەمە ژووری بازرگانی پێ هەڵساوە بەڵام دوایی چی ئەکا کە ئەمەی کرد خۆی لێ دەرەچێت تا ڕادەیەک ئەی خاتە بەرچاو و ئەی خاتە یا بە کەرتی تایبەت بۆی بتوانێت استفادەی لێ بکە ینی ئێستا ئێمە یەکێک لە کێشارە گەورەکانمان مەخازنی مبەڕەدا نیمانە ئێستا لەوێشەوە هانی سەرمایەدارانەکەین بۆی مەخازی مبەڕەتیش دابنێن بۆی بەروبوومە کشت و کاڵەکانیشمان لەوێ بمێنێتەوە تا ماوەیەک کە بتوانین تا بازاڕی بۆ ئەبێیان هی مەوسمێک بگەین لە مەوسمێکی تر ئەمانە ئەم چالێکیانە ژووری بازرگانی پێ هەڵەسێ بەڵام ناتوانێت خۆی بکاتە خاوەنی بە بەردەوامی ئەو وەختە وای لێ شوێنی کەرتی تایبەتەکەی ژووری بازرگانی ناتوانێت ئەو دەورە ببینێت زۆر باش کاک وەسفی وەکو کۆتا پرسیارم تا چەند گەشتبینی بە گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان تا چەند عەقڵەتی ئابووری لە هەرێمی کوردستان ئەگاتە ئەو ئاسێک کە وا بکات لە چەند ساڵی ئایندەدا هەرێمی کوردستان ئابووریەکی تۆکمەی هەبێ خۆی ژێرخانێکی ئابووری وا دروستکە لەسەر پێی خۆی بۆستێت ئەمە بە شێکرێ و دوجاریش تا چەند ژینگەی ئێمە لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادیەوە لەبارە بۆی ئەو مەجالە گەشەی زیاتر بەخۆ ببینێ وەڵام من بەتەسەوری خۆم لە هەموو ڕووەکان لەبارە بەس بەرنامەیەوێ تەختیتیەوێ ئەم بەرنامەیە ئەبێ حکوومەت دایڕێژێ ئەبێ حکوومەت بیر لەوە چۆن بیری لە نەوت کردوێتەوە ئاوا بیری لە کەرتەکانی تر بکاتەوە ینی ئێمە ئێستا هەمومان دەستمان لەسەر دڵمانە نەوت گەیشتە 86 ئێستا خەریکە بەرەو پەنجاکان و کێنەڵێ بەرەو خواردیش بڕوا ئەمە وا ئەکا خەڵکی ئێمە دایم لە قەلەقی و لە دوودڵی بێ ڕنگ باتەوە سەر یعنی ئێمە لەوانەیە زۆر کەم وڵات هەبێ وەکو ئێمە خەڵکەکەی هەموو سیاسی بێ لەبەر ئەوەی و لەبەر چی سیاسی لەبەر ئەوەی بژێوی ژیانی ڕەبت بووە بە هەموو گۆڕانکاریەکان کە لە منتقەکە ئەبێیان لە ناوچەکەیان حکوومەت پێڵەسی ینی ئێستا حکوومەت درەنگ تەشکیل بێت تەسیرە کاتە لە بازاری ئێمە ینی ئەمانە هەمووی ئەسبابن ئایا حکوومەت تا چەند یەکەم جان بە استقرار و با بڵێن ئاسایشی کۆمەڵایەتی دابینەکە ئەمە خاڵی هەموو هەرە ئەساسیە کە ئاسایشی کۆمەڵایەتی دروست بوو ئەوش بە ئاشبوونەوەی حکوومەت لەگەڵ خەڵکە یعنی خەڵک ئێستش تۆراوە خەڵک داوای موچەی خۆیەکە خەڵک داوای یعنی مەجموعە شتێکەکە کە لێزەوت کراوە یعنی مەسەن ئێمە هاوڵاتی ئەم وڵاتین عێراقین ئەوەی بەغا و جنوب و ئەوانە هەر هاوڵاتی عێراقن مۆزەفی ئێمە ڕوبعی ئەو معاشەی جنوبی وەرگرت تا ماوەی 4 ساڵ ینی ئەمانە ئەبێ حکوومەت بیر لەوە بکاتەوە چۆن بتوانێت ئاسایشی کۆمەڵایەتی و ئاشبوونەوەی حکوومەت لەگەڵ هاوڵاتیە دابین بکە ئەمە لەوانەیە خاڵە ئەساسەکان دوایە بیرەوە بکاتەوە کەرتی تایبەت بژێنێتەوە بیرەوە بکاتەوە کەرتی بانقی کەرتی بانقی بژێنێتەوە بیخاتە ئوسوڵی خۆی یعنی ئێمە بۆ لە تورکیا داوا بکەین ئەلێرە لە کۆمپانیای تورکیەکان داوا بکەین بێن لێرە بانقێکی کشتتوکاڵی بانقێکی ئەکتف دابنێن بۆ ئێمە ببینە ڕەبت بین بە وڵاتانی دنیا بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز وەسفی خەلیل ڕاوشکار لە ژووری بازرگانی سیمانی لە ماڵقەی بەرنامە ژێرخان لەگەڵم زۆر سپاس بۆ ئێوەش
بۆ ئەم دەرفەتە. بینەرانی ئازیز و خۆشەویست لە کۆتاییە ئەوە نەماوە کە ڕووبکەینە کابینەی نوێی حکوومەت یاریمی کوردستان ئەگەر تەشکیل بوو بەو هیوایی کە حکوومەت فۆکەس بکاتە سەر کەرتی کوشتتوکاڵ بۆ بوژانەوەی هەروەها ئەو ڕۆڵەی بانکیش بژێڕێتەوە کە ئێستا لە هەرێمی کوردستان چەند بانکێکی نزیک لە کۆمەڵێک کەسەوە بانکەکانی تر مرێنراون بە تایبەت بانکی حکومی لە نەبوونە باسەکرێت نەک لە بوونە بەو هیوای کە کابینەی نوێی حکوومەت یاریمی کوردستان ئاوڕێک لە کەرتی کوشتتوکاڵ کەرتی پیشەسازی ئەو کەرتانە بداتەوە کە گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان بەرەو پێش دەبات. من هیچی ترمان نەما زۆر سپاس بۆی کە تاوەکو ئێستا بینەرمان بوون بەخوای گەورەتان ئەسپێرین کاتێکی خۆش زۆر سپاس کاک وەسفی.